سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە جوانی و لە شادیتان بۆ خوازم هیوادارم کە ئەم بەیانیەک بێت کە تیایدا ئاسوودە بن لێوتان خەندان بێت و دڵتان پڕ لە ئاسوودەی و ئارامی بێت لەگەڵ من ئەمڕۆ پرۆگرامی بەیانی 24 کە دەست پێ ئەەکەم هیوادارم کە لەگەڵم بن و بینەرم بن کۆمەڵە بەرگۆ بابەتی تایبەت بۆتان ئامادەکراوە کە من ئێستا لە ناوەڕۆکی پرۆگرام ئاگادارتانەکەمەوە بە هەر بابەتێکە لە ناو پرۆگراممان هەیە بە کورتێکی بچوو جا لەگەڵم بن بۆی کە بزانین چی تێدایە هەک بێ ئەمڕۆمان. بە بەشداری 11 گروپ نۆیەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ساڵانەی ڕایەڵ لە ڕانیە بەڕێوە چووە. ئێوارە کۆڕێک ئەنجامەدرێت لەوێ. ئێوارە کۆڕێک بۆ ناساندن و واژرەکردنی دوو پەرتووک لە ئاکرێ بەڕێوە چووە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیرینیە لەگەڵمان بنە و کەسانی کە ناتوانن دەست هەڵگرن لە شەکر و شیرینی و چکلێت و کێک و ئەو هەموو بابەتانی کە بە شەکر دروستەکەیت. جەبا لە یەکەم بابەتمانەوە لە دامەزراوەی ڕایەڵ قسە بکەین کە دامەزراوەی ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کولتوری ئەم ساڵ نۆیەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ساڵانەی خۆی لە ڕانیا ئەنجامدا. جا لەناو ئەو فستیڤاڵە 11 گروپ بەشداریان کردووە کە ئەو 11 گروپە هیناوخۆی کوردستانی بەڵکو لە چەند وڵاتی جیهانەوە هاتوونەتە کوردستان بۆی کە لێرە فستیڤاڵەکە بەڕێوە ببن. فستیڤاڵەکە 2 ڕۆژ دەخانێت. چالاکیەکان لە شانۆی ڕۆمانی لە پارکی دەواازەی ڕانیا بەڕێوە ئەچێت. لە یەکەم شەوی چالاکیەکانی فستیڤاڵەکە بە ئامادەبوونی هەزاران کەس توانیان گروپەکان لە بەردەمی ئەو هەزاران کەسە چەندین چالاکی سەرنجڕاکێش و جۆرا و جۆر ئەنجام بدەن. دروستە ڕایاڵە و دامەزراوی ڕایاڵە چالاکیەکەی ئەنجامدا و فستیڤاڵەکەی کردو و لە ڕانیە بووە بەڵام خۆ ئێمە بینەرەکانمان بەجێ ناهێڵین کە بەشێک لەو فستیڤاڵە نەبینن. لەم راپۆرتە بینەرێ و فستیڤاڵا بن و چالاکیەکانی لە راپۆرتێکی کوردە بابینەبی دەگەڕێنەوە. فستیڤاڵی نۆیەمی ئەم ساڵی کولتورە جیاوازەکان کە فستیڤاڵێکی نێودەوڵەتی ساڵانەی لە شای ڕانیە ساز دەکرێت بەگشتی خواستی زۆر لەسەر بەشداری لە فستیڤاڵەکە هەبوو لەو تیمە نێودەوڵەتیانە بەڵام ئێمە تیمی یۆنان و تیمی جۆرجیا داوات کرا بەڵام بەهۆی کێشەی تەمەنی ئەندامانی نەیانتوانی لە دەرفەتێکی کۆتاییدا بەشداری بکەن و لە عێراق تیمی بەغدا، تیمی بەسرا، تیمی هونەرە میلیەکانی دهۆک و هەولێر سلێمانی، تیوی مۆسیقای ڕانیە لە وڵاتی ئێران کۆمەڵێک تیمی هەم کوردی هەم فارسی هەم ئازەری و لوڕی و گێلێکی و بەختیاری و ئەمساڵ تیمی جیاوازی وڵاتی ئازەربایجان خۆی نمایش دەکات. لە هەمان کاتیشدا لە ئەفریقاوە تیمی غانە بەشداری لە فستیڤاڵەکەمان دەکات. جیهان لە دۆخێکدایە هەمیشە ناوکۆکی و جەنگ سەردێڕی هەواڵەکانی سەرجەم میدیا جیهانی و لۆکاڵی و ماس میدیا و میدیا کۆمەڵایەتیەکانە. لەو نێوەندەدا دەبێ کۆمەڵە کاری کولتوری و پێکەوەژیانی ئاشتیانە و بنەماکانی لێبوردەیی لە ژیانی پێکاتە جیاوازەکان بەتایبەت بۆ کوردستان کە چەندان پێکاتەی جیاوازی لێەوە وڵاتی عێراق جسر الحديد انقطع من دوسر
کەوانی علی محەممەدی سەرپەرستی گروپی بینالمللی ڕۆناک گوری ڕۆناک لە نێودەوڵاتیەکان تشکیل بووە هەم ناوخۆ هەم دەر لە وڵاتەوە حدودەن نزیک بە 11 شاری ئێران بە هەموو زبانە لە ناوم گروپە هەیەن ئیشی موسیقایەکەین بە 10 شارێکیش لە دەر وڵات لە 10 کشوەری لە دەر وەکو یونان ئیسپانیا ئەمریکای لاتین ئەفغانستان تورکیا چەند وڵاتێکی تر بۆ جۆرە من هەلو فستیوالانە بەم شۆنەگەیم کە نەتەوەکان بەیەکەوە جەمەکەمەوەکو نەودەوڵەتیەکان جەمەکەمەوە بەیەکەوە بیکەین بە خاطرەوە مەبەستمیشەوە بووە کە حتمما ئیشێکی لەسەرکەم وەکو سڵح و ئازادی بێ هەموو دنیا بەیەکەوە بێ من لەبارەی موسیقیەوە خەریکم کۆیانەکەمەوە کە ئینشەڵا ڕۆژە بێ هەموو دنیاوە لە لایەکی یەکەوە بێسن هەموو نەتەوەکان هەموو دەوڵەتەکان بەلایەکەوە بێسن شتێکی جوان ناوە پێشکەشە. لەناو کەشوهەوای ئەو فستیڤاڵە هونەریە کە پڕ بوو لە سەما و میوزیک و کولتوری وڵاتە جیاوازەکانی جیهان لە کوردستان ئەچان بەمە ناو کەشوهەوای فستیڤاڵێکی دیکە بەڵام ئەمەیان فستیڤاڵێکی ئەدەبیە و ئەمڕۆ چوارەمین فستیڤاڵی مەموزین لە هەولێر بەڕێوەچێت فستیڤاڵی مەموزین یەکێکە لەو فستیڤاڵانەی کە وە 4 ساڵە ئەنجامەدرێت هونەردۆستان ئاشناییان پێهەیە ناوەندی ڕۆشنبیری مەموزین ئەمە 4م ساڵە کە فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامەدات جا ئەم ساڵ بە هەماهەنگی بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەولێر و هاوکاریکردنی دەستگای میدیایی کوردستان کۆرنێڵ ئەم فستیڤاڵە بەڕێوەچێت ئەمانوێ زانیاری وەربگرین لەبارەی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە چەند هونەرمەند تایدا بەشدارن فستیڤاڵەکە لە چ جۆرە هونەرێک پێک دێت کە هونەرمەندان تایدا بەشدار بن دروستە ئەدەبیە جێگای هونەری دریشیان تێدا کردوەوە یاخودنا هەموو ئەمانە لە میوانمان یاران هیوا بەڕێبەری ناوەندی ڕۆشنبیری مەموزین پرسیارەکەین و میوانە لەگەڵمان بەخێر هاتی زۆر سپاس بەیانیشتان باش باشتر کاگەران هیوای بەیانێکی زۆر باش و پڕ لە وزەت بۆ ئەخوازم پڕ لە شەعر و هونەر زۆر سپاس گاداری نێوەش کە هەمیشە ئەوە بەدەستکراوەی و بە ئازایانە لە کات و ساتی خۆیدا ئەو فیستیڤاڵ و چالاکیەکان بەسەر بکەنەوە میدیا کاریگەریەکی زۆری هەیە بۆ هەموو بوارێک بۆ ئەوەی کە ئەو پەیامەی هەر شوێنێکە هەیەی بگەێنی دوازە لە ڕێگەی میدیاوە دەچێتە ناو کۆمەڵگا زۆر سپاس بەەوە دەرفەتی ئێوەش سپاس بۆ جەنابتان کاگیاران هەر مەبەستی پرۆگرامی بانی 24ش هەمان شتەکە ئەم ئێرە ئەم پرۆگرامە سەکۆیەک بێت بۆ دەرخستنی تەواوی توانەکانی هەر تاکێکی کورد لە هەر شوێنێکی ئەم کوردستانە چالاکیە کە ئەنجامەدات و جگەلەوە لە خودی خۆی و خەڵکی ناوخۆی خۆمان لە کوردستان هەوڵی ئەوە ئەدات کە بەشەکانی دیکەی کوردستانش بێتن تە باوشی باشوورەوە و لێرە چالاکیەکان ئەنجامات جا سەبارەت بەوە حەزەکەم بزانم ئەم فستیڤاڵە تایبەتە بەس بە باشوورەوە یان پەیوەستە بە پارچەکانی دیکەی کوردستانیشەوە ڕاستەکەی مادەم ئێمە ئەدەبیاتی کوردی کە ئەدەبیاتێکی کۆنا و مادەم ئێمەش کە هەڵگری ناوی مەموزینی ئەحمەدی خانین و ئەحمەدی خانشی هەموو کوردێکە کەواتە دەبێ لە ئاستە و بەرپرسیارەتەدا بین کە ئێمەشی هەموو کوردین بەڵێ ئێمە بۆ 4مین ساڵی فیستیڤاڵی مەموزین وەکو ساڵەکانی دیکە هەم لە ڕۆشنبیران و ڕووناکبیران هەم لە میوانان لە هونەرمەندان بانگشتمان کردوون لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون لە باکووری کوردستانەوە هاتوون لە ڕۆژ ئاوای کوردستانەوە هاتوون توانین بڵێن فیستیڤاڵی مەموزین بۆ تا سنتەرێک بۆ کۆبوونەوەی ڕووناکبیران و هونەرمەندان بەڵام خۆشبەختانەوە 4م ساڵە و زۆر جیاوازە لەگەڵ ساڵەکانی کەواتە با بزانم جیاوازەکەی چێ بۆی کە بزانین ساڵ بە ساڵ کە ئەم فستیڤاڵ ئەنجامەدرێت هەنگاوەکانی چۆن ناوە بە چه ئاراستەیەک و هەوڵەدا چ جیاوازیەک دروست بکە لەگەڵ فستیڤاڵێکە ساڵی ڕابردوو ئەنجامی داوە بەڵێ خۆشبەختانە ئێمە کە گەنجین لە نێو ناوەندی ڕۆشنبیری مەموزین کار دەکەین و تواناکانی خۆت لە ناو کارکردندا بۆ بە دیار دەکەوێ
و تۆ کە دەچێت ناو پرۆسەی کارکردن و دەچێنە ئەو خەباتە دوزار دەوروبەرەکەی خۆت سەیرت دەکەن و دەتبینن کە ئایا چیت پێ کە شتێکی باشت پێ بوو پرۆژەیەکی باشت پێ بوو هزرێکی باشت هەبوو ئەو کاتە زۆر کەست لەگەڵ نەبێ خەڵکت لەگەڵە جیاوازەکە ئەوەیە کە ئێمە ساڵی یەکەم نووسەرێکی باشوورمان خەڵات کرد لە ساڵی دووەم بیرمان کردەوە نووسەرێکی دیکەی بەشێکی دیکەی کوردستان خەڵاتی ساڵی مەموزی و نۆگرێ ئەویشان بەڕێز مامۆستا جاندۆز کە نووسەر و ڕۆمان نووسی بەنێوبانجی کورد کە لە خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانە بەڵام لە وڵاتی ئەڵمانیادا دەژیا بانگشتمان کرد لە ئەڵمانیا ڕاهێنامان بۆ کوردستان و میوانداریمان کرد و ئەو جاریش کۆمەڵێک ڕۆناکبیری هەر چوار پارچەی کوردستان ئامادە بوون لە ساڵی سێمی شەر نووسەرێکی کوردستانمان میوانداری کرد و خەڵاتی ساڵی مەموزینمان پێدا بۆ ئەم ساڵ کە نووسەرێک و ڕووناکبیرێک و زمانزانێکی بەنێوبانگی ڕۆژهەڵاتی کوردستانمان بانگێش کردووە کاتە کاگیاران بەس لە چوارچێوەی هوەری ئەدەب و نووسینایە با بڵێن فستیڤاڵی مەموزین یاخود نا هەوڵیەوەتان داوەتر هوەر لقی دیکەشی لێبێتەوە لە شێوەکاری و لە میوزیک و با بڵێن گۆرانی وتن و ئەمانە ئەم ساڵ هەوڵیەوەتان داوە جێگە یەکێک لەم ئەنگڵانەی دیکەی هوەر بکەنەوە ناو فستیڤاڵ وەڵاهی ئەوەی کە لە خەیاڵی ئێمەدا زۆر زیاترە لەوە ڕاستێک یاخوا بە پێی خیاڵەکەتان زۆر سپاس هیوادارین هیوادارین. ئێمە خەیاڵمان زۆر فراوانترە بۆی کە هەرێمی کوردستان و شاری هەولێریش بە تایبەتی خۆشبەختانە کە دۆخێکی وا هاتوۆتە پێش ئێستاکە دەتوانی ببێتە سنتەرێک بۆ سینەما بۆ ئەدەب بۆ هەموو شتێک یعنی ئەو دەرفەتێکی زۆر باشە کە کورد لە هەموو دنیا لە بەردەستێتی هیوادارم ببین ئێمە بۆ فستیڤاڵی مەموزین ئەومان بە هەلزانیوە ینی ئەو بابەتەمان بە گرنگ زانیوە کە جیاوازی هەبێ لەگەڵ ساڵەکانی دیکە بۆ ئەم ساڵێکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە جگە لە لایەنە ئەدەبیەکەی نووسەر وەرجی ڕۆژهەڵاتی کوردستانمان بانگێش کردەوە بەڵام پانێڵێکمان هەیە بۆ ساڵ ڕۆژی کۆچی دوای مەمەد ئۆزۆن کە نووسەرێک و ڕووناکبیرێکی بەنێوبانجی باکووری کوردستان بوو خاوەنی دەیان ڕۆمان و سەدان و وتاری ئەدەبیە کاریگەری زۆری هەبووە لەسەر مێژووی ئەدەبی باکووری کوردستان دیدارەکەمان بە خاتری ئانی بەناوی ئەو کردووە و لەژێر ئەو ناوەوە چوار نووسەری چوار پارچەی کوردستاندا دەنووسن باسی ڕەوشی ڕۆمانی کوردی دەکەن هەرێکیان لە ناوچەکەی خۆیان جگە لەوە پێشانگایکی شێوەکاری بە ناوی قەڵای دمدم کە بۆ یەکەم جارە بۆ هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی مامۆستا ئیرەج قادری ئازەر ژیلەمۆ کە نێوە ئینەکەیتی کۆمەڵێک تابلۆی زۆر کوردی بەڵام زۆر شاکار زۆر شاکاری تایە بۆ نمونە قەڵای دمدمی تایە تابلوێکی زۆر گەورەیە بە بڵم بە قەبارە کاگیاران من خۆم بانگێش کراوم بەم قسەی تۆ کەمەندەکێشمەکەی کە من ئەمڕۆ پرۆگرام تەواوکەم و هەواڵ تەواوکەم و بەرەو فستیڤاڵ شتێکمان کردووە ئێمە لە ئینەکەی خۆشمان ئەوەمان گوتووە کە ئەو ماندووبوونی ئێمە کردومانە چاوەڕوانەکەی خەڵک بە خەسار نادێ دەی زۆر چاکە کاتەوا بێت فستیڤاڵەکە یەک ڕۆژ ئەخایەنێت لەم یەک ڕۆژە چۆن خەڵک سەردانی بکە یاخود پێشەنگاکە بەردەوامە بێت فستیڤاڵەکە چەند ڕۆژ و پێشەنگاکە چەند ڕۆژ بەردەوامە بێت ئەزانیت چۆن ئەو گلەیە هەبووە ڕاستیەکەی خۆشبەختانە من بەر لەگەڵ جەنابەت بچینە نێو بەرنامە سەیرم کرد لە ڕانیە فستیڤاڵ هەیە لە سلێمانی فستیڤاڵ هەیە لە چەند شوێنێکی دیکە چالاکی ترافیکی فستیڤاڵەکانە ئەوە زۆر شتێکی دڵخۆشکەرە ئەوە زۆر شتێکی باشە کە ئێمە بەس هەموو فۆکسمان لەسەر ڕووداوی سیاسی و کۆمەڵێک شتی ناخۆش و شەڕ نەبێت ئەوە زۆر جێ دەستخۆشیە ئەگەر حکوومەت هاوکاری کردبێ ئەگەر ڕێکخراوە ناحکومەکان بن ئەگەر هەر کەسێک بێ بەڕاستی ئەوە زۆر شتێکی گرینگە اینجا بۆ بابەتی مەسلەی ئێمە کە یەک ڕۆژە بۆ ڕاستیت پێ بڵێم خەڵک کات لە لای خەڵک زۆر گرینگە لەو سەردەمی خێراییە ئێمە کارەکانمان زۆر چڕ و بەپڕی ئێناومەنە بەڵام چڕیشمان کردوتە بۆی کە لە ماوەیەکی دیاری کراودا ئێمە کاتژمێر ئەمڕۆ کاتژمێر 10:30 پێشانگای شێوەکاریەکە دەکرێتەوە لەلایەن هونەرمەندان لە میوانداریەکانیش خەڵکی دیکەمان بانگێش کردووە کاتژمێر 10:30 پێشانگاکە دەکرێتەوە لە گەلەری میدیا
کاتژمێر چواریش دەست بە ڤیستیڤالەکە دەکەین یعنی کە ڤیستیڤالەکە هەمووی 2 ساعت و نیو پانێڵ و تێدایە گروپێکی میوزیکی کچانی ڕۆژ ئاوای کوردستانی تێدای کە بە ستایلی ڕۆژ ئاوای کوردستان ستران دەڵێن و میوزیک دەژەنن زۆر چاکە کەواتە کەوترێت مەهرەجان و فستیڤاڵ ئەمە دەستکراوەی دروستەکە بۆ خەڵکە بتوانن بەشدار بن با بڵێن بابەتێک نییە پانێڵێک نییە داخراو بێت کە کۆمەڵی خەڵکی تایبەت بەشدار بن خەڵکی ئاسایی ئەتوانێت بەشدار بێت یاخود بۆ تەنیا نووسەران و ئەدەبدۆستانە کاتوان بەشدار بن ئەوەی ئێمە دەیەکەین دوزار بۆ خزمەتی کوردستانە کوردستانشی هەموو خەڵکەشی کوردستانی هی هەموو کوردێکە ئەم ساڵش کە شوێنێکی فراوانترمان هەڵبژارد بۆی کە زۆرترین میوان بتوانین بانگێژ بکەین و هەمیشەش بانگێشەوەمان کردو کە هەموو کەسێک دەتوانێت بێ سەیری کارەکان و بەرنمەکانی فیستیڤاڵی چوارەمی ساڵی مەموزین بکات هیوای سەرکەوتنی فستیڤالێکی زۆر باشتان بۆ ئەخوازم کاگیاران دووبارە بە خێرهاتی سوپاس دەکەین کاتت لەوە زیاتر ناگرین چکە زانیم من بۆ زۆر مەشغوڵە بیت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بەو هیوایی کە منش بتوام ئامادە بم زۆر سپاس هیوادار زۆر زۆر سپاس بە ئێوە هەر لەناو بابەتی فستیڤاڵەکان و کۆنسێرتەکان و چالاکیە هوەریەکان ئەمێنمەوە پێنجەمین کۆنسێرتی میوزیکی جازی فەڕەنسی و ئەڵمانی لە شاری هەولێر دەستی پێکردووە جا ئەم کۆنسێرتە تا 3 ڕۆژ بەردەوام ئەبێت ئەوەی کە هونەردۆست دەتوانێت بینەری ئەم کۆنسێرتە بێت چکە کۆنسێرتەکە لەلایەن پەیمانگەی فەڕەنسی و پەیمانگەی گۆتەی ئەڵمانیەوە ڕێکخرابوو و ئێمەش لەو بارەیەوە بابەتێکمان بۆتان ئامادە کردو کە ئێوە ئەوانی کە ناتوانن ئامادە بن بینەری بن لێرەوە Ce projet est particulier parce qu'il existe depuis 5 ans. ئەم کۆنسێرتە پەیوەندی کللتوری نێوان ئێمەی فەڕەنسەوی لەگەڵ ئەڵمانەکان دووپات دەکاتەوە. لە هەمان کاتیش پەرەپێدانی پەیوەندی هەردوو وڵاتە لەگەڵ کوردستان. بەتایبەت کە جیا لە گروپی فەڕەنسی و ئەڵمانی لە ڕۆژی 7 ئۆکتۆبەر کۆنسێرتی هاوبەشی ئەڵمان و فەڕەنسی و کوردی پێشکەش دەکرێت. ئەم کۆنسێرتانش بۆ سازکردنی دیالۆگی نێوان هەر سێنەتەوەکەیە و بەتایبەت پەیامێکە بۆ کوردستان کە ئەڵمان و فەڕەنسا هەردەم لەگەڵ یانی. هونەرمەندانی هەر سێنەتەوەی ئەڵمانی و فەڕەنسی و کوردستانی لێرەین کە لە ڕێگەی موزیکی جاز زیاتر ئاشنای کللتوری یەکتر بین. جاز زمانی دیالۆگی کللتوری نەتەوەکانە خۆشحاڵین پەیوەندەکان لە ڕێگەی موزیکە و پەرە پێ بدەین. ئەمەش پێنجەم جارە لە کوردستان ئەم کۆنسێرتە دەکرێت بۆ ئێمەی ئەڵمانی زۆر گرنگە کاری زیاتر بۆ ئاڵوگۆڕی کللتوری دەکەین. ئەتان بەمە ئاکرێ لە ئاکرێ دوو پەرتووکی نوێ لە ئێوارە کۆڕێک واژۆکراون جا لەلایەن نووسەرەکانیانەوە ئەو دوو پەرتووکە ناسێنراون هەر یەکە لە پەرتووکی ڕۆمانی مەلافەخری کە لەلایەن کرمانجێ چالێ پەرتووکی ڕێفراندۆم هەنگاوێکە بەرەو ئەو دیویبانەوەی نووسەری خۆی کە مەعروف حەسەنە لەم کۆڕە ناسێنران و ئێوەش بینەری کۆڕەکە بن لەم بابەت.
معرفة عرفانة كردي هجر عرفانة قوة طيبة قشتي أدبيات عرفانة ورطانش فقيه طيراني عندك زامة إيراني هنوكا أمشي خلات النوبل ورقرته ما وەکو بزۆ ڕەوشەمبیری پلانە وەیەکێ داڕشتە کومە ئێڤار یانکو دیدار یانکو ڕۆژن ئەدەبی سەر ئاستێ بادینان هەبن گاوایەکی ئەو بوو هەماهەنگیت گەل ڕێڤەبەریە ڕەوشەمبیری و هونەریە بارزان ئێڤارێکە ئەدەبی ئەڤڕۆ هاتە سازکردن دەبێ ئێڤارێدا سێ سمینار بوون کو سمینارێک دور جنوسایدا بارزانیان سمینارێک لە دور ژینگێ پارێزیە بارزان و ئیمزاکردنا سێ بەرهەمێن نویسکارên devera barzan û vekirina pêşangê heka fotograferiya ya gul û siruştên devera barzan. جیهانی سینەما جیهانێکی زۆر بەرفراوانە بەڵام لە هەرێمی کوردستانەوە ماوەی 6 ساڵە کە فیلمی کوردی بەرهەمەهێنرێت ئەو جیهانە فراوانە دەرچەکەی بۆ کراوەتەوە منەڵێم ئەگەر فیلمەکانمان باشیش نەبن با بیان بینین بچینە سینەماکان بچینە هۆڵی سینەماکان بۆی بتوانین ڕخنە بگرین بۆی بتوانین ئەو هونەرە لە کوردستان زیاتر پەرەی پێ بدرێت جا ئێستا فیلمی باش بەرهەمەهێنرێت فیلمی ئالوودا کە فیلمێکی نوێی کوردیە لەسەر شاشەی سینەمەکانی کوردستان ئێستا لە نمایشکردنە فیلمەکە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو دەستی کردیتر بە ئامادەکاریەکانی وردەوردە و چەند ئەکتەرێکی دیاری کوردیش ڕۆڵی تێدا دەگەڕن یەک ستافی فیلمی ئالوودە بەسەر فەرشی سووردا دەڕۆن و ئەکتەرەکان و سەرجەم ئەو کەسانی کاریان تێدا کردووە بە ئامادەبووان دەناسێنرێن. فیلمەکە لە سەرجەم سینەماکانی کوردستان نمایش دەکرێت و باز لە هەندێک ڕووداوی نێوکایی ژیانی بەشێک لە ژیانی ڕۆژانەی خێزانەکان و نێوانی هاوڕێکان دەکات. لە ڕاستیە مەسەلەکە ئاسانە خۆشەویستیە لەگەڵ هاوڕێتی خۆی لە ئەم ڕوانگانە یان ئەم بیرۆکە سەرەکیانەی هەموو بەرهەمێکی هونەری ئەوەتی مرۆڤایەتی هەیە تا ئێستا دووبارە بنەوە ئەنی ئینسان هەر مشکلی خۆشەویستی هەبووە مشکلی هاوڕێتی هەبووە مشکلی خیانەتی هەبووە مشکلی دوودڵی هەبووە ئەم گرفتانە ئەکرێنە بیرۆکەی سەرەکی بۆ فیلمەکان بەڵام هەر یەکە و لە ڕوانگەیەکەوە تەماشایەک ئەتوانم بڵم لە ڕۆڵەکانی پێشووترم زیاتر بەیان عوسمان بۆ ناسراوە لەو کارانی ڕابردووی کە کردوێتی دەوری ڕۆمانسی بینیوە بەڵام ئالوودە بەشێکی کەمی ڕۆمانسەتی تایە بە لینکێکی تری ژیانە ئەڕوات. لە یەکەم نمایشدا کۆمەڵێک هونەرمەند و دەرهێنەری بە ئەزمون ئامادەی نمایشەکە بوون. ئەوان بەدەر لەوەی چێژیان لە ڕووداوەکانی نێوفیلمەکە بینی لە هەمان کاتدا خۆشحاڵ بوون بەوەی کە سینەمای کوردی گەشتۆتە ئاستێک بتوانێت بەو ستاف و تەکنیکە فیلمێکی وەها بەرهەم بهێنێت. وڵاتێکین تازە ئەوە نزیکەی 6 ساڵێکە دەستکراوە بە پرۆسی دروستکردنی فیلم بە شێوازێکە ستاف و ئاکتەر و هەمووی لە 100 کورد بن. ئەم هەنگاوانە بێ پشگیری بکرێن لە بەروی کەرتی تایبەت دروستیانەکە. سینەماش لە کۆتاییە پێویستی بە پشگیری هەیە. هەتا پشگیری نەکرێ ناتوانێت هەنگاوەکانی ببڕێ. بۆیە من ینی داواکەم ئەگەر خراپترین فیلمیش بێ هەر پشگیری بکرێ بۆی بتوانین تۆزێ دوورکەوینەوە لە فیلمی بیانی. فیلمی ئالوودە هەنگاوێکی گرنگە بۆ بەرەو پێشبردننی سینەمای کوردی بە تایبەت کە سەرجەم ستافی فیلمەکە کوردن ئەوانەشی کە فیلمەکەیان بینی بە پێویستی دەزانن پشگیری ئەم جۆرە فیلمانە بکرێ بۆ ئەوەی سینەمای کوردی هەنگاوێکی زیاتر بچێتە پێشەوە. هاوشین جەمال کوردستان 24 سلێمانی. ئەگەر بمانوێت هەر هەنگاوێک بچینە پێشەوە ئەبێ بە هێزی بازووی خۆمان بێت جاو هێزی بازووە منزور مەبەستم لە بازوەکانی خۆمان نییە بەس تەنیا باز و هێزی وزدەی خۆمان
مەبەستم لە هزرمانە مەبەستم لە زمانمانە لە کولتورمانە ئەبێ هێزی کولتورمان بەرینە پێشەوە هێزی هزری کوردیمان بەرینە پێشەوە هێزی زمانی کوردی وشەی کوردی بەرێنە پێشەوە زیاتر و زیاتر نەوەکانمان ئاشنا بکەین بە کولتوری کوردی خۆمان بە زمانی خۆمان جا بێگومان هیچ وڵاتێک پێشکەوتو نابێت ئەگەر لە ناو وڵاتەکەی خۆی گرنگی بە زمانەکەی نەدرا گرنگی بە کولتورەکەی نەدرا گرنگی بە هونەرەکانی نەدرا ئەوەی کە ئەکرێت لە کوردستانە دەبینین هەمووی هەنگاوێکە بۆی کە بەرەو پێشەوە بچین جا زۆر گرنگەکە بتوانین لە ڕووی زمانیشەوە بەرەو پێشەوە بچین و زمانی خۆشمان بە وڵاتانی جیهان بناسەین جگە لەوەی کە لە ناو خۆمان وشە کوردیەکان پەرەی پێ بدەین و ئاخافتنیان پێ بکەین و قسەیان پێ بکەین دوای نزیکەی 40 ساڵ کارکردن لە فەرهەنگێک ئێستا فەرهەنگەکە ئامادە بووە ئەو فەرهەنگە کەوتوتە بەردەستی خوێنەرەکانی نووسەر و زمانزان ئیسماعیل تەها شاهین فەرهەنگێکی نووسیوە کە فەرهەنگەکە فەرهەنگی زمانی کوردیە لەم فەرهەنگە نووسەر لێکۆڵینەوەیەکی وردی لەبارەی وشەی کوردی پەتی ئەنجامداوە کە لە 2 بەرگ زیاترە و لە 32,000 وشەی کوردی پەتی کوردی پێک هاتووە کە ئیدی ئەوانەی کە بە دوای وشە پەتیە کوردەکان ئەگەڕێن ئەتوانن لە ڕێی ئەو فەرهەنگەوە بە کاراسانێکی زۆر باش وشە کوردەکان بدۆزنەوە بیخەنە ناو پەرتووک و بیخەنەوە ناو قسەی ڕۆژانەمان gelek tişeteyên jiyana rojane de em gulê binêmit bihîsin em manaya wan nizanin yanî wê hezirî serê min da min got ez rabim her axiftineka ez gulê bim ez bibihîsim ez bixwe bixwe wergirim ji devê xelkî wergirim defterkî kuçûç min hebûn min bû xwendek peyda kirin min dikine berûka xwe de û ez çûm gel şivana est axiftim gel gavana est axiftim me pisyar jî dikin hinda cara guhişîn mana ecîb kitî bû ez va pisyara dikim hingî yanî ser wextê yanî germa hukmê be'siya bû gotne mala te ber aşît aşat ber avê de çûn wextê terhîlê bû û tu şnûl pisyarekên girpera dikî ew peyvê wa defterê kuçûçûkî de min hezir kir ku ez evê dikim biçekê tertîb bikim lêk bidim pavij me ser hinda defterê dîtin de defterê dî de binivîsim min ew jê ew kara ji min piç piçe kir li hindek cihan maldarî îdara bo xwe bi abûr ji erebî abûr derbarbûn Siryanî awar çîm bêjme te yanî ser ji mêriya du mahîkî ya berî çapkirinê me bû kirî 32,000 peyva wê vebûn fitir bûn ji Sûdiya halê hazir vê gavê pitir lê hatîn bes ev ferhenga hema li Hindiya rawestiyayî çikû tişt piç piça ferhenga her lê zêde dibin wekî xwe namînin belê ما وەک دەستگەها سپیڕێز ساڵا 2002 حتانەکە ما هەشت فەرهەنگ چاپ kirîne lê tiştê ku ferhenga Amed cuda dike ji ferhengê dî ew e ku huner û zanistê ferheng saziyê ji hemî ferhengê dî pitir li ber çav wergirtiye ev jî vediger te ku Seyda İsmail Taha Şahîn Kurdîzanekî xemxor e û Kurdiyeka gele baş dizanit gele li dîv peyvê geriya ye wî û harîkariya Seyda Newzat Hirûrî jî ku şerazayeka baş ferhengsaziyê de heye harîkariya her duka bêjin ev ferhenge derketiya ku cuda ji hemî ferhengê dî ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیرینیە جا هەرچەندە ئەڵێن شیرینی زیان بە تەندروستی ئەگەێنێت بەڵام هەندێک کەس هەیە خۆ ناتوانێت کۆنتترۆلی خۆی بکات چونکە لە بۆنە و ئاهەنگەکانە ئێمە بە جگەلەوەی کە بە خۆشحاڵی دەربڕین و بە سەماکردن
خۆشحاڵەکانمان دەرئەبڕین لەگەڵ ئەوەشا خۆ بە خواردنی شیرینیەکان ئاماژە و هێما بەوەکەین کە ئێمە ئەمڕۆ لە ناو شادیین هەرچەند لە هەندێک لە وڵاتەکان هەیە لە کاتی ماتەمگەڕینە شیرینی دانن بەڵام ئەوەی کە زۆر باوە لە کاتی خۆشیەکانەکە شیرینی هەیە و شیرینی دەخورێت و جۆرەکانی شیرینیش ڕۆژ بە ڕۆژ کاچێتە پێشەوە داهێنانی تیا ئەکرێت شتی بەتام و لەزت جا من لێرە ئێوە بەس من نەبینن بەس من بۆنێک لێرە هەست پێکەم زۆر بۆنێکی خۆشە چونکە سەر مێزەکە کۆمەڵێک شیرینی زۆر بەتام و بەلەزەتی هێنراوەتە سەر کە خاتوشێنە محەممەد شارەزای دروستکردن و بەرهەمهێنانی شیرینی ئەم بەیانێ میوانمانە و ئەم هەموو شتە خۆشەشی لەگەڵ خۆی هێناوە بەخێر هاتی خاتوشێنەکەم بەیانیت پڕ بێ لە شیرینی و بەیانی بینەرانیشمان پڕکەی لە شیرینی ئێوە شەروە بەیانی ئێوە باش و بەیانی بینەرانی خۆشەویست باش زۆر زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە شاشە جوانەکەی ئێوە دەرکەوتم کە باسی شیرینی و ڕۆژی جیهانی شیرینیە زۆر باشە کەواتە ئەم ڕۆژە ئەگەر لە خەڵکێکە حەزیان لە شیرینی بە یەک جار پیرۆز بێت لە تۆ دوو جار پیرۆزە هەم دروستی یەکەیت هەم خاوەن بیرۆکەی تایبەتی لە دروستکردنی شیرینەکان و هەم خۆش دیارە حەزل لە شیرینەوەی حەزی لێ نەبێ ناتوانێت دروستی کاوایە شیرینی و خواردن حەزە چۆن حەزەکەی درستم بکێشی ئاواش حەزەکەی خواردن دروستکەی بۆیە ئەوانەی حەزیان لە خواردن و شیرینی دروستکردن هەمیشە دەستاویان خۆشە بێگومان لەناو خزم و کەسوکاریش زۆر شیرینن شیرینن اینجا خزم و کەسوکار گلەی ئەوەی هەیە کە ئەچی ئەڵێ ئەو شێف و شیرینی دروستەکە و بۆ شیرینێکی نێناوە لەگەڵ خۆی بەدائیمەن بەدەستی پڕەوە بڕۆی بۆ شوێنان لەبەروی ئەو کەسانە حەزیان لێیەتی کە شیرینی تۆتان بکەن بە تەکیدی ئەوانش لە دڵسۆزیانە اینجا ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی شیرینیە ئەزانین چی هاتە مێشکی خۆدەی حەزمە کرد هەموو شتەکان بەس نۆتێلا بێ بەس نۆتێلا کەواتە بەس لەناو شیرینیەکانە تامەکان تۆ بەس خۆت نۆتێلات بەدڵە لە دروستکردنیش هەر نۆتێلا بەکارهێنی زیاتر هەموو شیرینیەک دروست دەکەم لە تەمەنی 16 ساڵیشەوە شیرینی دروست دەکەم ئەم کێکەی ئەیبینی وەکو ئیشی یەکەم جارم نەک دیزاینەکەی یەکەم جار کە دەستم بە دروستکردنی شیرینی کردووە کێکێکی سادە و شتم پیا کردووە کرێم و ئەم شتانە تەمەنم 16 ساڵ بووە یعنی تەمەنێک لەگەڵ من شیرینی گەورە بووە باشە شوێنێ خان ئێستا من نازان بڵم ئەم بەیانیە زۆر خۆشحاڵم یان بەداخ و بە ئەسەفم بۆ خۆم چونکە من شیرینی ناخۆم ئەگەریش کە ئەی خۆم یەکسەر چۆنەڵێ ها ئەگەر من خۆم نەخۆشخەم پارچە شیرینی بخەم نەخۆشەکەوم ئەیتر وا لە لای دڕانە هاتووە لەسەر شیرینی مشتێک تۆڵم ئەو کەسانە مەسەلەن هەستەکەن قەلەقن و بێتاقەتن کێشەیەکیان هەیە ئەڵێ پارچە شکڵاتەیەک بخۆم شیرینیەک بخۆم هەست بە ئارامیەکەم شیرینی هەرچەند زیانی هەبێ ئەوەنەش سوودی هەیە تۆ هەست بە ئارامیەکێ چکە مەژێکێکە لە سوودەکانی من یەکێک لەوانە بۆ خۆمم کە زۆر زۆر بێتاقەت بم و هیلاک و مانوو بم پارچەیەک شیرینی زۆر نا پارچەیەک شیرینی هەست بە ئارامیەکەم ئەوەی لەسەر ئەم مێزەش ئەیبینی شتێکی زۆر 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 کەمە لە شیرینی یعنی دنیایەکی زۆر زۆر فراوان و گەورەیە هەستا کە من وا ئەڵێم هاوکارانم لە کۆنتترۆل ئەڵێن ئێمە خۆزگە بە تۆ خوازین تۆ شڵی نەدە من بۆنەکەی تێری کردم بەڕاستی بۆنێکی زۆر خۆشی هەیە جا با بینە سەر باسی ئەم هەموو شیرینە خۆش حەزەکە یاراها بە دیارە دانیشی سەیریانکەی جگەل لە تامە خۆشەکەی باسی ئەوم بۆ بکە کە جۆرەکانی شیرینی ئێمە لە کوردستانە شتێکمان هەیە شیرینیەکی خودی ئێمە بێهی کوردستانی خۆمان بێ بڵێن ئەمە شیرینی خۆمانە جا تا تۆ باسم بۆکەی قەیچێکە با من ئەمڕۆ ئەو شیرینیە بخۆم یەک تۆ سەرێشە بگرم قەیچێکە چیتیایە کامی بکەیت حەڵوا حەڵوای ئات شیرینی خۆمانە حەڵوا هەیە نیشاستەی تێیەکەیت هەڵوا هەیە شیری تێیەکەی ئەمانە هەیە ئەمەش ئی وڵاتانە بەڵام ئەو حەڵوایی کە بەس بە شەکرا و دروست دەکرێت لەگەڵ ئارد ئەو شیرینی خۆمانە خۆمانە ئی کووردە ئەوەیان پاقلاوشتی خۆمان نییە پاقلاوشت خۆماڵی نییە بۆ نمونە ئەڵێ بەڕۆنی خۆماڵی ئەڵێ بۆ ئێستا شیرینی دنیایەکی فراوانە باشە لە هەموو وڵاتێک هەیە بەڵام وەکو ئەوەی کە شیرینی یەک تایبەت بێ بە خۆمان بەس کورت هەیەی حەڵوا لەگەڵ ئارد لەگەڵ شەکرا و تێکەڵی کردو بۆ بە حەڵوا جا تۆ ئەتوانی تامی بکەیت زین تامیان چۆنە من ئەمەیە تۆزێ باسی شیرینیەکان بکەم تا تۆ تامیەکەی باشە بەس پێشەوەی کە من تام بکەم خۆت ئەگەر پێشنیارم پێ بکەی ئەڵەی کامە تام بکەم خۆت ئەگەر خۆت بۆم باس کردی وتم نۆتێلا ئەمەیان تام بکەم ئەمەیان نۆتێلایە شیرینیەکان کە دروستم کردووە ئەمە لە ڕۆنا سوور کراوەتەوە ئەمانە ساردن بەدەست کراون سیانیش کراوەتە فڕنەوە باس
ناکرێت تامێکی بەجددی من لەو نوعانم حەزم نە لە قاوەیە نە لە کەکاوە هیچ شتێکی بەس بەجددی بە لەزەتە تا سارد بێت تو هەر بەردەوام بە قسە بکە من قسە بۆ کەم باسی ئەوەژەکەم لەبەرەوەی من دوکانێکی تایبەت بە شیرینیم هەبوو پێشتر و ناویشی خشخشکێک بوو ئەم خشخشکێکم لەبەر ئەوە دروست کرد لەبەر ئەوەی هەبێت چونکە هەر کەسێک کە من ئەبینێت ئەم ناسێتەوە ئەزانێ خشخش بە ناوی منەوەیە لەبەر ئەوەشم دروست کرد ئەوە تایبەتە بەخۆم و پێک هاتەکەشی ئەوە نییە بڵم شتێکە لە یوتیوب فێری بووم یا شتێکە تایبەتە بە خۆم پێک هاتەکەشی خۆم ئەم خشخشاناوە دەبا بە کەوچکێکی تر من خشخشیش ئەتوانی ئەویشیان تاقی بکەیت و ئەمەش بە هەمان شێوە لوتسە لوتس ئەوە لە چی پێکات لوتس بۆ خۆی ناوی سەڵسەکەیە بزەبتەها خشەی هێت خشەیەت اینجا کەرەمێڵی بەسەرەوە بێ زۆر خۆشترە بەڵام لەبەر ئەوەی پێوی نەنووسێ و نەیکێشێت یعنی ئاوا هین نەبێ کەرەمێڵەکەم بەسەرانە کردووە تۆ تامیکە و بۆ کەسانێک کە حەزیان لە خواردنی تۆزێک تون و وشکە بەجددی تامێکی هەیە باس ناکرێ خۆزگەم هەموو بینەرەکانم لێرا بوون مناوە کەوچکم بەدەستە بوو بۆ بینەرەکان هەمووی تێستی بکەن ناوەکەی جگەلەوەی کە ناوێکی خۆشی هەیە خشخش ناوێکی کوردیشە تامەکەشی زۆر زۆر بەلە ئەجا خشخش ناوەکەی ڕەنگە کوردیە بەڵام خواردنێکی شیرینێکی کوێتیە خشخش لەمانەی کە لێرن یعنی بەداخەوە کورد هینێکی تایبەتی نییە بە خۆی ئەمە وەکو شەکلەمەی خۆمانە پێڵەن غورابیە ئێمە شەکلەمەش هەمانە خۆمان باش ئەو بابەتانە شەکلەمە ناو بەتاڵەکە ئەوش هەرئی کووردە لە وڵاتانی کە هەیە بەڵام بە شێوازی تر ئەمە شیان غورابیە بەس ئەمە شیرینیەکی ئێجگار نایە بوو خۆشە ئەویان بەس ڕێژەی چۆرێکی زۆرە کامیان لە هەمویان ڕێژەی چوریان زۆرترە با پێت بڵم شیرینی شەکر شەکری شەکر نایانی کە من وەکو شەکری شەکراو بیکەی بەسەری بەکارم نەهێناوە لە ناو هیچیانە وەکو شەکری سپی ئەمە نۆتێلایە خۆشەکری لەگەڵا ئەوە لوتسا خۆشەکری لەگەڵا ئەمەیان خشخشەکە کەرەمێڵەکە کە تەیەکەم پاودەرەکە خۆی شەکری لەگەڵا بۆیە من کە تامم کرد سەحنێ شیرینی هەیە چۆنەڵە لە دڵیام زۆر ئەمە شیرینە لە دڵیام هەستم بە تامەکەی کرد وانە بڵێ هەرکەیکەیتە دەمەوە ئەتوێتەوە لە دەم تۆ یەکسەر مەعیدە هەستی پێ بکات هەنە شیرینە یەکسەر هەستەکەی ئەچێتە خوارەوە ئەمە نە شیرینە بەس ڕێک وایە هەستێکی وام نەکرد کە شیرینیەکان ئاساییە بەس ئەوەیان ڕۆنی زۆرتیا بەکار هاتووە باسی ئەو شیرینیانە بکەین کە هەنە شیرینی هەیە بە گەرمیە خورێ هەنە شیرینیشمان هەیە بە ساردیە خورێت کامیان مەرغوبترێکە و با بڵین کامیشیان دروستکردنی ئاسانترە کاتی کەمترەوێ شیرینی وەگوتم دنیایەکی گەورەیە ساردەکان بەدەست دروست دەکرێن باشە ئەیان کەیتە سەلاجەوە گەرمەکانیش پێویستیان بە فڕن و ناوڕۆن هەیە بە تەکید ئی فڕن و ناوڕۆن دروستکردنی زەحمەتترە بەڵام شیرینی تەنها شیرین نییە ئێمە شیرینی سوێریشمان هەیە چۆن شیرینی سوێر خوێتەیەکەی باشە چۆن ئەمە هەلویاد مالحە بە کوردکەیکیتەوە بە کوردی وشەکان ینی ئەوێ بە شیرینی ئەو کاتە بەستامی شیرینیات سوێر باوە بۆ نمونێسا ئەمە ئەوەی لەگەڵایە گوڵڕۆژەی پێوە نووسڕۆژە ناوکی ئەمە ئەو نوعەیە نانانا هیچ ئەمە سوێریتیانە حەزم ئەکرد سوێرەکەش بێنم بەڵام لەبەرچی ڕۆژی جیهانی شیرینی وا هاتە خەیاڵی من بەس هەر شیرین بێ زیاتر ینی نۆتێلا زاڵ بێ بەسەر وەزعەکەیە حەزم لێتی دائیمەنیش من وەکو خۆم کە میوانمیت زیاتر شیرینی سارد دروست دەکەم مناڵ گەنج ئەوانە زیاتر حەزیان لە شیرینی ساردە بەڵام ئەوانەی تۆزێ تەمەنیان هەیە ئەڵێ قاڵبێ کێک دروستکە قاڵبێ کێک یعنی ئەوە مهمترین شیرینیە لە لای ئەوان حەزیان لە لای بەشێکمان کە بە شیرینەکان ئاشنانین وازانین شیرینی ینی بەس کێک و پاقلاوە شیرینی دنیایەکی فراوانی هەیە بە تایبەتی ئێسا و دۆناتانە ئەمەنە ڕەنگەکەی جوانە هەرچەند کامێرەکە هەمووی پیشاندا بەڵام شێوازێکی زۆر تایبەتی هەیە ڕێگەڵی لە ئەفلام کارتۆنەکان ڕێگە دۆناتانەیە کە لە ئەفلام کارتۆنەکانە باسی دۆناتم بۆ بکە چەندێک شیرینێکی تایبەتە کە تۆ توانی بۆ منداڵ بیکەیتە ناو ئەو ئینی خواردنەی کە بیبا بۆ مەکتەب لەگەڵ خۆی بۆ قوتابخانە لەگەڵ خۆی لەبەر ئەوەی لە ڕۆنا دۆنات لە ڕۆنا سووریکەی تۆ جوانترە وەک لە ناو فڕن
و تامیشی خۆشترە ئەوە خۆی وایەگینە ئەکرێتە فڕنیشەوە ئەمڕۆ لە سیستەم و لەسەر سکەلاویان ئەمڕۆ حەزەکەم تامی کەم هەمویان تامکە زۆر خۆشە دۆنات نەوعی هەیە ئەمە دۆناتی سادەی و تەنها ئەمە بۆ دیزاین بەکارم هێنا و ئەگینا دۆناتی مەحشیش هەیە دۆناتی مەحشی ناوەکەشی نەستەلەیتیایە ئەنواع نەستەلە هەیە شەت نییە کە ئەڵەی نەستەلە تەنها قاوە بێ و شیرین بێ بە تامەکان جیاوازە تامێکی فستەقی زۆر خۆشەیە بەڕاستی ئەگەر بتەوێ شتی زۆر دروست بکەی یعنی پێویستیت بە کاتی زۆرتر مێزی گەورەتر ئەم شتانە هەمووی باشە کاتە کام شیرینیەمان هەیە ئێستا ئەگەر تۆ بتەوێ دەستکەوتی تو ئەمڕۆ لە لای ئێمەیتەوە شتێکی کەم نییە لەبەرەوە بە هەندێک خانم هەیە حەزەکە هەر ئێستا شتێکی پێ بڵێ زۆر بە خێرایی شیرینیەکی زۆر ئاسان زۆر زوو دروست بێ و کەرەستەکانی کەم بێ خشخشەکەی خۆم خشخشەکەی خۆت کەرستەکانی زۆر کەمە و لەوانەیە بینەر بەلایەوە سیر بێکەواڵێم من دائیمەن قشتە بەکار ئەهێنم واتە خامە 1 لیتری یەک قشتە 1 لیتری لەگەڵ یەک کەرەمێڵی پاودەر جوان تێکەڵیکە ئەگەر پێویستی کردو کەوچک شیری خەست پسکی دانێ بە ڕیز و گیراوەکە بکە بە سەریا و شعری خشخشەکەدانێ یعنی ئەوە ئاسانترین ڕێگەیە ئەو هوەرەیە کە خەڵک لە لای من لە دووکان شتی ئەبرد ئەو پێکهاتەکەی ئەو پێکاتەکەمان ناکە پرۆگرامانم ڕۆ تایبەت بوو ئەم هەموو شتە شیرینە خۆشت هێناوە خەڵک حەزەکە لێ بخۆ زۆر خۆشەکە ئەو پێکاتەکانی ئاسانەوە نە جوانیش بە خێرایی بۆمانی باس کردەوەی تر ئەم بەیانێ بە دیار ئێمەوە بوو ئەو سوودەی کرد ئەویش کە لەگەڵمان نەبوو زەرەرچان کرد کە خاتوشێنێ ئەو پێکاتە خۆشەی خشخشی باس کرد خاتوشێنم گیانەکەم لە دروستکردنی شیرینیە زۆر جار ئیترەها خەڵک ڕاوێژە پێەکە پەیوەندی و پێەکات ئەکا چۆن دروستیکەم بووە کە پەیوەندی و پێ بکەم بڵێن شوێنێ ڕێک وەکەوەی خۆت دەرچوو یان بڵێن نەمازانی دیارە تۆ شتێکی ترەکەیت کە لە لای ئێمەوا دەرنەچووە ئەوە جگە لە شیرینیەکە لە هینوام لێ هات دروستکردنی مرەباش هەریەتە باری شیرینی و مرەبای هەنجیر باسم کرد ئەنجا من لێرە ئەوەش بڵێم ئەفو لایە لەوەی تۆ من لە سۆشیال میدیاکانی خۆم زۆر سوودم بە خانمان گەیاندووە باسی شیرینی و خواردنی ژەکەم هەویرکاریش لەگەڵی ڤیدۆی فێرکاریان بۆ دانێم خۆشبەختانە خەڵک ڕازیە لە شتەکانم و وەکو خۆشی دەرەچێ بەڵام ئەوەی تۆ باسیەکەی لەسەر قیاسی من ئەیکە ئەڵە شوێنێ وەکو ئیتۆ نەبوو ئەکیت وەکو من نەت کردووە بۆیە بەڵام هەموو ئەم شیرینیە ساردانە من دایمەن بە پێکهاتی زۆر ئاسان و سادە دروستیەکەم بۆ ئەوەی ئەو کەسەی کە ئەوێ دروستی بکاتەوە زۆر بە ئاسانی دروستی بکاتەوە زۆر کەسیش وەکو من دەری ئەچێنێتەوە زۆر کەسیشاڵێ وەک ئیتۆ دەرنەچوو بەڵام شتێک هەیە حاشا هەڵنەگرەوە هەمومانەی زانین زۆر جار ئەڵەن چێشتی ئەم کەسە زۆر خۆشە شیرینی ئەم کەسە زۆر خۆشە دەستاوی زۆر خۆشە هەمان شت بەکارەهێنی بەڵام قەت وەکەوە دەرناچێت بۆ نمونە چێشتی دەستی دایک بۆ نمونە شیرینی دەستی دایک هی هەر کەسێکی ترە خۆی زۆر خۆشە بەڵام هیچی وەکو هی دایکی خۆت ناوە وایە سە تۆ ئەم هەموو خەڵکە پێتەڵە خۆشە شتەکانت ڕەنگە زۆر جارچی بە دایک بڵێ ئەو شتم بۆ بکە کە من حەزم لێ من هەموو خواردن ئی دەستی دایکم ئەو بەهرەیە کە ئێستاش هەمە لە خۆمەوە فێری نەبووم دایکم دەستاوی خۆشە لە دایکمەوە فێری شت بووم ڕاستە ئەو ئیسعاج بووی کە من ماڵم لێ پیس ئەکرد و شیرینیم دروستەکە بەڵام ئەمە بەرهەمەکەیەتی لێرەوە پێڵم تەوان ئەکیدم ئێستا دایکم دانیشتۆ بە دیارمەوە ئەو بەرهەمی ئەو تووڕەبوونانەی دایکمە ئێستا کە من لێرەم دەستەکانی خۆش بێ و تەمەند درێژ بێ یا ڕەبی هەر بمێنێ بۆتان و بەرهەمەکانی تۆ ببینێت و هەموو دایکێک لەش ساغ بێت و لە ماڵەکەی دایمە لەسەر تەباخەکەی خەریکی چێش لێنان بێ بۆ منداڵەکانی ئەو لەزەتا لە هیچ مناڵێک یاڕەبی نەسێنرێتەوە و هەمیشە تۆش ماڵت پڕ بێ لە شیرینی و ژیانی هاوڵاتیانیش پڕکەی لە شیرینی بە پێکاتە جوانانەی کە دروستیەکەیت و پێکاتەکە نیشانی هاوڵاتیانە دەین دەستت خۆش بشێنەخان دووبارە سپاس بۆ هاتنێت وام ڕۆژت لێ پیرۆز بێتەوە دووبارە سپاس دەکەم لە ئێوەش پیرۆز بێ لەو کەسانێک کە حەزەکان لە دەرەوە بن بەیەکەوە شیرینی تامکەن لە ماڵەوە دروستیکەن ئەمڕۆ ڕۆژی جیهانی شیرینی و کاتیان هەیە بۆ ئەوە واتە ئەوانەی کە دایتیشن ئەمڕۆ بافری بن ئەتوانن بخۆیان شیرینی تامکەن زۆر خۆشحاڵ بوون منیش ئێمە سپاس دەکەین دووبارە ئەمڕۆ ناڵم منیش ئەو یاسا و ڕێسایی خۆمم ئەمڕۆ شکان بەڕاستی بۆنی ئەمانە وای لێ کردی کە تەحامل نەکەیت سپاس بۆ ئێوەشکە بینەر بوون. بابینەری کەشوهەوا بین کەشوهەوا لە لای من ئەمڕۆ لە هەولێر گەرمە نە هەورە
وەنا نیشانەی هیچ بابەتێک هەیە کە بڵێن ئەمڕۆ بارانە بارێت یان کەش هەوایەکی فێنک بێ. جا بابزانین لە کوردستانی گەورە بە چ شێوەیەکە کەش و هەوا لە پرۆگرامی بەیانی 24ەوە بینەری بن و بیبین. بابینە سەر بابەتێکی پزیشکیش کە تیمێکی پزیشکی ددان ئۆتۆمبیلێکی فریاکەوتنیان دروست کردووە کردویانە بە کلینیکێکی پزیشکی و لەوێ کارەکانی ددان ئەو کێشانێکە بۆ ددان هەیە لەوێ لەناو ئەو ئۆتۆمبیلە ئەنجامیەدەن. جا ئەیبەن بۆ کەسانی کە سەربازە ئۆکرانیەکانن لەوێ لە بەرەکانی جەنگ ئەوانی کە ئازاری ددانیان هەیە ئازاری ددان بێزاری کردوون ئەم تیمە سوورن لەسەر ئەوەی کە بردومان و جەنگ ساردیان ناکاتەوە لە خزمەتکردنی ئەو سەرباز و ئەفسەرانی کە ئازاری ددانیان هەیە بەڵام بەهۆی جەنگەوە کێشەیان هەیە لە هەندێک شوێنە تووشی مەترسی ئەبن مەترسی لەسەر گیانیان هەیە بۆیە پێکەوە ئەم بابەتە ئابینی. ئەو سەربازانەی لە بەرەکانی جەنگن تەنیا بریندار نابن بەڵکو جار بەجار دان ئێشە حرەسیان پێ هەڵدەگرێت. ئەمە وای کردووە دکتۆرێکی دان و تیمێکی پزیشکی خۆبەخشانە بەرەکانی جەنگ لە ئۆکرانیا بەسەر بکەنەوە و ئەم سەربازانەی دان ئێشە بێزاری کردوون چارەسەریان بکەن. تیمەکە لەلایەن دکتۆر لیاوە سەرپەرشتی دەکرێت. ئۆتۆمبیلێکی فریاکەوتنیان پێیە و کردویانە بە کلینیکی پزیشکی دان. یەکە پێشوازی لە سەربازە ئۆکرانیەکان دەکەن و چارەسەری تەواو بۆ دانەکانیان دەکەن. ئەمە ئەو شێوەیە کە ئێمە کارەکانی خۆمانی لە بەرەکانی جەنگ پێ ئەنجام دەدەین. کلینیکەکەمان یەکێکە لە باشترینەکانی ئۆکرانیا. هەرچەندە کارەکەمان قورسە بەڵام دڵخۆشین کە ئازاری سەربازانی وڵاتەکەمان کەم دەکەینەوە. لەگەڵ ئەوەی لە بەرەکانی جەنگن بەڵام تیمە پزیشکەکە ئامێر و کەرەستەی پزیشکی پێشکەوتویان پێیە و سوورن لەسەر ئەوەی تۆ باران و جەنگ ساردیان نەکاتەوە لە خزمەتکردنی ئەم سەربازانەی بۆ پارێزگاریکردن لە ئۆکرانیا گیان لەسەر دەستن. تیمەکە دەڵێن سەربازەکان بە بینینیان زۆر دڵخۆش دەبن چونکە پێشتر بەهۆی بردومان و چۆڵبوونی ئەم ناوچانەی جەنگی لێیە گەر ئازاری دانیان هەبوو بە دەبوایە بەرگەی بگرن
چونکە هیچ کرینێکی دانی لێ نەبووە. زۆر جار کێشەی ئەومان بۆ دروست دەبێت کە چارەسەری دانی سەربازێک دەکەین ناتوانین خۆمان ڕابگرین و دەستمان دەلەرزی لەبەر ئەوەی بیر لەوە دەکەینەوە ڕەنگە ئەو سەربازە ڕۆژێکیان هەفتەیەکی دیکە لە ژیاندا نەما بێت ئەوە قورسترین شتە بەلامەوە. نەک بە تەنیا سەربازەکان تیمەکە بە پێی توانا و شارەزایی خۆیان چارەسەری ئەم ئاژەڵانش دەکەن لە بەرەکانی جەنگ بەجێ ماون و بێلانن. جا بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی بەیانی 24 هیوادارم کە پرۆگرامی ئەم بەیانیە چێژێکی تایبەتی هەبێت بە بۆتان. هیوادارم هەر بەکو میوانەکەمان کە لێرە بوو کۆمەڵە شیرینیە نابوو بۆ ئێران ژیانتان پڕ بێت لە شیرینی لە شادی لە خۆشی لە ئاسوودەی و لە بەختەوەری بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە خواتان لەگەڵ.